ئەو ئافرەتانە کەمێکی ڕوو لە خوایە، کەمێکی داپۆشراوە. پیاوەکانیشیان نێرەکانیشیان دەنگ ناکەن، خێزانیان سنگ و سەر و قاچ و دەستیان بە دەرەوەیە. لە ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات. تۆی نێر محاسبەت دەکری لەسەر ئەوەی کە خێزانەکە سافیرەیە. ئەمە حەفلەیە و ئەمەیان ئاهەنگە، ئەمەیان نازانم بۆنەیە و دینیش بەو شێوەیە قورس نییە. خوا دایناوە حیجاب عرف و عادەت نییە، فەرمانی خوای و ئاەتی قورئانی لەسەرە. بۆیە بە ناوی ئازادی ئافرەتەوە جلوبەرگیان لەبەر ئافرەتانی ئێمە لابرد. زۆرێکیان کوا خەڵکە 50 ساڵەوە پێش ماوە. بۆیە دیفاعکردن لە دین زۆر گرنگە. خوشکی بەڕێزم، داپۆشینی تۆ، خۆداپۆشینی تۆ، باڵاپۆشی تۆ، لەچکردنی تۆ بێگومان ئاشکراکردنی دینی خوایە، بێگومان دیفاعکردنە لەو دینەی خوا. تەبەڕوج و سافیرەیی تۆش دژایەتیکردنی ئەو دینەی خوایە. جا پێت خۆشە دیفاع لەو دینە بکەی، ئەو دینە سەر بخەی، یا پێت خۆشە ئەو دینە لاواز بکەی؟ چونکە دوژمنانی ئەم دینە پێیان خۆشە تۆ بە سافیرەیی ببینن، بەڵام تۆ ئەو ئاواتیان لە گۆڕ بنێت. ئەگەر دڵت بۆم ئیسلامە ژان دەکات، ئەگەر خۆت بە هەڵگری ئەم ئاینە پیرۆزە دەزانی، ئەگەر دەتەوێت ئەم ئاینەی خوا سەرکەوتوو بێ، خۆت داپۆشە، خێزانت داپۆشراو بێبات، کچەکەت داپۆشراو بێ. چونکە ئەوە شیعار و دروشمێکی ئەم ئیسلامەیە تۆ دەری دەخەی بۆ دژمنانی خوا. چونکە ئەوان بە لەچک و بە حیجاب و بە باڵاپۆشی کوێر دەبن و کوێرایی بەبان چاویان نادێت. وە کاتێکیش کە سافیرەی دەبینن چاویان گەشتر دەبێتەوە دژمنانی ئەم دینە.